دیارەگەشتیارێکی زۆر بەتایبەت لە ناوەڕاست و باشووری عێراقەوە ڕویان لە هەرێمی کوردستان کردووە. ئەمەش بە بەشێکی بەهۆی ئەوەیە کە پشووی جەژنە و بەشێکی بەهۆی ئەوەیە کە لە بەشێکی زۆر لە پارێزگاکانی عێراق پلەی گەرما زۆر بەرز بۆتەوە، لە هەندێک شار گەیشتۆتە 50 پلەی سیلیزی. ئەمە شوای کردووە هاتوونە تا هەرێمی کوردستان و لە پایتەختی هەرێمی کوردستانی جەنجاڵیەکی زۆر دروست بووە. ئەمە بەسمانەکە گفتوگۆی زیاتر لەبارەی کەشوهەوا بکەین. بەڕێز عەبدوڕەزاق خەیلانی گوتەبێژی دەستەی ژینگەی هەرێمی کوردستان لە ستۆدیۆ لەگەڵ من ئامادەیە. کاک عەبدوڕەزاق زۆر بەخێربێی، جەژنی پیرۆز بێ. چیتان کردووە لە هەرێمی کوردستان یا چی کراوە بۆ ئەوەی کە کاریگەریەکانی گۆڕانکاری کەشوهەوا کەم بکرێتەوە؟ ئێمە هەوڵی زۆرمان داوە لە مەسلەی کەمکردنەوەی دەرهاوشتەکان کە هۆکاری سەرەکین بۆ بەرزبوونەوەی پلەی گەرمی گۆی زەوی. بۆیە ئەمە لە بواری گۆڕانی کەشوهەوا، یعنی لیژنەی گۆڕانی کەشوهەوا کە هەمانە نوێنەری وەزارەتەکان تێدا پلانمان هەیە بۆ ئەوەی هەوڵ دەین هەموو ئەو ئامیر و ئەو شوێنانی کە دەرهاوشتیان زۆرە کەم بکرێتەوە. هەوەکو بەرهەمێنانی کارەبا لە وزەی خاوێن یان لە وزەی نوێ بۆەوە هەوڵدان بۆ دابینکردنی گواستنەوەی گشتی هەم لە ڕێگەی دەستەی وەبەرهێنان هەم لە ڕێگەی وەزارەتی گواستنەوە و گەیاندن کە ئەوان پێویستە لەسەر ئەو بابەتە ئیشی زۆر بکەن بۆ ئەوەی ئەو جەنجاڵیە نەمێنێت و هەموو ئەو ئۆتۆمبیلە تایبەتەکان کە زۆربیان بەکار نهێنرێن و بەرهەمێنانی کارەباش کاریگەری زۆری ئەبێت لەسەر کەمکردنەوەی دەرهاوشتەکان کە لەلایەن مۆلیدەکانی هەم گەڕەکەکان هەم فەرمانگە و چێژخانە و ئوتێلەکان دەرەچی ئەوە کاریگەری زۆرە لەسەر بەرزبوونەوەی پلەی گەرمی. یانی هەرێمی کوردستان ئەم بابەتی بە جددی وەرگرتووە لەگەڵ گۆڕانکاریەکانی کەشوهەوا دەڕوات؟ بەڵێ ئێمە پێشتر ماوەیەک پێش ئێستا مانگێک پێش ئێستا پلانی خۆگونجاندن لەگەڵ گۆڕانکاریەکانی کەشوهەوامان ڕاگەیاند. ئێستاش خەریکی ئامادەکردنی پلانی کەمکردنەوەی دەرهاوشتەکانی لەگەڵ وەزارەتەکان بۆ ئەوەی بتوانین لە 5 ساڵی داهاتوودا چۆن ئەو دەرهاوشتانە کەم بکەینەوە. دەرهاوشتش بۆ کەم ببێتەوە کە تۆ وزەی بەدیل یان جێگرەوەی ئەو بابەتانت هەبێت کە هۆکاری دەرهاوشتەکانە. باشە کاک عەبدوڕەزاق، بۆچی لە عێراق پلەکانی گەرما هێندە بەرزن؟ ینی پێشتر هەواڵێکمە بوو باز لەوە دەکات کە 10 پارێزگای عێراق گرمترینن لە ڕیزبەندی 15 ناوچەی گەرمی جیهان. خۆی چەند هۆکارێکی بۆ بەرزبوونەوەی پلەی گەرمی هەم نەبوونی ڕووپۆشی ڕۆکی، کەم ئاوی و یعنی ئەو سەعاتانەی کە یعنی ڕۆژ بەر زەویەکەوێ و نەبوونی شێ لەو ناوچانە ئەبێت هۆی ئەوەی کە پلەی گەرمی بەرز بێتەوە، بەتایبەتیش نەبوونی ڕووبەری ئاوی، یعنی بەندا و دەریاچە و ئەوانێکی زۆر نییە، هەم ڕووپۆشی ڕۆکیش کەمە بۆ ئەوەی بتوانین پلەکانی گەرما کەم کاتەوە. یعنی بەو هۆکارانە پلەی گەرمی کەم بێتەوە کە ئەوانە نەبوو کەواتە پلەی گەرمی بەرزە بێتەوە. کە نییە هۆکارەکە سروشتیە یاخودەوەی کە حکوومەتی عێراق ئەنجامی نادات؟ خۆی هەردوو بلایانی هەیە. هەم لایەنی ئەوەی هەیە کە تا ئێستا زۆر بەجددی ئیش لەسەر ئەوە نەکراوە کە ڕووپۆشی ڕۆکی زیاد بکرێت لە شوێنەکان، ڕووبەری سەوزایی زیاد بکرێت. هەم هۆکاری سروشتیش ئەوەیە کە کەم بارانی بووە، کەم بارانیەکەش ئەگەڕێتەوە سەر هۆکارەکانی تری گۆڕانی کەشەوە کە پێشتر ڕوویدایە لە دوای شۆڕشی پێشسازی لە ساڵی 1950 بەدواوە ئیدی پلەی گەرمی ڕۆژ بە ڕۆژ زیادەکە، یعنی بەرزە بێتەوە لەبەر ئەوەی ئەو سوتەمەنیانی کە بەکاردەهێنری هۆکارێکم بۆ دەردانی ئەو گازانەی دەبنەوەی قەتیزبوونی گەرمە، ینی گازەکانی دۆم ئۆکسیدی کاربۆن و میسان و دۆم ئۆکسیدی کبریت و ئەوانە هۆکارن بۆ بەرزبوونەوەی پلەی گەرمی گۆی زەوی. بەڵام عێراق دەکرێت ینی ڕووبەڕووی گۆڕانکاریەکانی کەشوهەوا ببێتەوە کاریگەریەکانی لەسەر عێراق کەمتر بکاتەوە لەو ئاستی ئێستا؟ بەڵێ بەپێی ئەو پلانێک کە پێشتر دانراوە ساڵی 2021 و پێشکەش بە ڕێکەوتنامەی گۆڕانی کەشوهەوا کراوە لە نەتەوەی گرتوەکان، ئەوانە هەموو پلانی بۆ دانراوە چۆن ئیش بکەین لەسەر ئەوەی هەم خۆگونجاندن لەگەڵ گۆڕانکاریەکانی کەشوهەوا هەم کەمکردنەوەی دەرهاوشتە. ئەوەی کە ئێوە دەیبینن عێراق لەگەڵ ئەوەدا دەڕوات؟ بەڵێ لەگەڵ دەڕوە، بەڵام ئەبێ لایەنە پەیوەنددارەکانی ناو حکوومەت ژینگە لەگەڵ ئەڕوا، بەڵام هەندێک لایەنی پەیوەندداری ناو حکوومەتی مەسەن وەزارەتی نەوت، وەزارەتی پێشسازی، وەزارەتی کارەبا، ئەبێ ئەوانە سەرچاوەی یعنی دەرهاوشتەکانیان کەمکەنەوە بۆ ژینگە بتوانێت ئیش و کارەکانی بە لێرە بە هەمان شێوە لە هەرێمیش هەروایە ئەگەر وەزارەتە پەیوەنددارەکان هۆکار نەبن، یعنی هاوکار نەبن بۆ کەمکردنەوەی دەرهاوشتەکان ڕەنگە ئێمەش نەتوانین ئیش لەسەرەوە بکەین. بەڵام ئەوان یعنی هەموو هیچ وەزارەتێک ڕێگری لەوە ناکە کە ئیشەکە بکە،
پلانەکە جێبەجێ بکە بەڵام ئەمەش هەم کاتێوێ هەم پارەش یەوێ تەمیل لێوێ بۆیە ئێمە ئەو دوو پلانشمان بۆی داناوە بۆ ئەوی بتوانین لە ڕێگەی ئەو دوو پلان هەم کەمکردنەوەی دەراویشتەکان هەم ببوورە کاتم زۆر کەماوە بەستیشمان پرسیارە بکەم ئەو ئاساییە کە لە عێراقستا پلەی گەرما بۆ 50 پلەی سیلیزی بەرز بۆتەوە هەبڵێ لە زروفە ئاساییە لەبەر ئەوەی گۆڕانی کەشوها ڕوویدا یعنی ئەوە کاریگەریەکانی گۆڕانی کەشوها ئێستا بە دەرەکەوی ئێستا بە دەرەکەوی یعنی ساڵانی ڕابردوو ئێمە زۆر باسیێمان کردێکە هەر 8 ساڵ جارێک شەپۆلێکی گەرمادێ 8 ساڵ 10 ساڵ لەنێو شەپۆلە گەرمای تقریبا ساڵی 2023 گەرمترین ساڵ بوو ساڵی 2023 ئەم ساڵ پێشبینیەکەن گەرمتر بێت پێشبینیەکرێ گەرمتریش بێ ساڵی 2016 گەرم بوو ساڵی 1998 گەرم بوو یعنی 8 ساڵ 10 ساڵ جارێک ئەو شەپۆلی گەرمای ڕوەداتەوە بۆیە ئەوە ئاسایی ینی هەم سروشتی شەو هەم کاریگەریەکانی گۆڕانی کەشەواشە دەست خۆش بەڕێز عەبدوڕەزاق خەیلانی گوتەبێژی دەستەی ژینگەی هەرێمی کوردستان سپاس بۆ ئامادەبوونی.